ئێمە بە پێی ڕێکارە یاساییەکان لە یەکەم ڕۆژی هەڵبژارنەوە نەک لە یەکەم ڕۆژ هەر لە پێش ڕۆژەکانی دەنگدانی تایبەت و گشتیەوە ئێمە سکاڵامان لەسەر هەموو خەتوە نایاساییەکانی کۆمیسیۆن بە تایبەتیش فەرمانگەکانی کۆمیسیۆن لە هەولێر و سلێمانی و دۆک بەرز کردوێتەوە. ئێمە ئەخیر تەعنمان کە ئەمڕۆ تەسلیممان کردووە زیاتر لە 11-12 خاڵە هەموو بە بەڵگەوە بە بەڵگەی ڤیدۆیی بە بەڵگەی وەرەقی بەڵگەی UN تێدایە بەڵگەی شەریکەی ئیسپانی تێدایە کۆمەڵی دۆکیومنتی گرنگی تێدایە تەسلیممان کردووە و ئاگاداریشین ئەو هێزانەی هەمان بیرروڕای ئێمەیان هەیە لە ئەنجامی هەڵبژارنەکانە بەڕاستی ئەوانیش بە بەڵگەی بەقوتەوە ئەویان کردووە. ئێمە لە زیاد لە شوێنێکەوە ئەم بەڵگانەمان تەسلیم کردووە و تەعنی یاساییمان داوە و بە ڕاقیترین شێوازی دەربڕین و پەیوەستبوون بە بنەما یاساییەکان و لایحە یاسایی و تەعنمان پێشکەش کردووە. لە ڕاستیە ئەگەر قەزا مستەقیل بێ و ئەگەر احترامێک بۆ بەڵگەکان دابنرێ دەبێ مراجعەی نەتیجەی انتخابات بکرێتەوە. ئەگەر ئەمان نایەن هەڵیشی وەشێننەوە بەڵام ئەو بەڵگانە زۆر بایی ئەوەن کە ڕێژەیەکی زۆری وێزگەکان هەر ئەساسەن دەنگەکان بسووتێندێن. ئێمە یعنی بەڕاستی هەر بەوە نەوەستاوین باسی تەزویرەکان بکەین کە لەو ڕۆژەیە ڕوویان داوایە ئەو نەتیجانەی کە دەستکاری کراون. ئێمە لە ئەساسا تەعن لە ئیجراعاتەکانی کۆمیسیۆن دەدەین. کۆمیسیۆن کۆمەڵی ئیجراعاتی بڕیارداوە لە یاسای هەڵبژارنیشا لە ئەخیر هەموارە کە لەم ساڵا کرا چەسپێنراوە کە خۆی ملتەزیم نەبووە بەوانەوە. ئێمە نامەی گەورە بەرپرسانی UN هەیە کە دەڵێ ئەگەر هەڵبژارن ئاو کرێ کارەساتە خوڵقێنێ. ئەمانە پێشتر کۆمیسیۆنی لێ ئاگدار کراونەتەوە. نامەی شەریکە ئیسپانیەکەیان هەیە کە دەڵێن ناتوانم من ئەو جیهازەی خۆم لەگەڵ جیهازەکانی شەریکە کۆریەکە بەسمەوە بەیەکەوە کە ئەمە خەلەلێکی زۆرە خاتە شەفافیەتی پرۆسەی انتخاباتەوە. ئێمە زانیاری ترمان هەیە کە سەفیری عێراق لە کۆریا پێشوەخت نامەی تەحزیری داوە لەو کۆمپانیایی کە ئەمان گرێبەستیان لەگەڵا کردووە لە کۆریا. باز لەوە دەکەن زانیارەکان بێمە گەیشتن دەڵێن سەفیر لە نامەکەی ئەوتێتی ئەم کۆمپانیایە شتێکی وهمیە لە ئەساسە لە هەموو کۆریای 228 مۆزەفی هەیە. لە ڕاستیە ئەو بەڵێنانەیە ئەو ڕێکارەیە ئەو تەوسیانەی کە کۆمیسیۆن بە ئێمە و هەموو لیستە سیاسیەکان و هەموو قاوارە سیاسیەکانیاندا خۆیان دەرکەوت کە ڕاستیان نەکردووە ئەسڵ و ئەساسی نییە. بۆیە بەڕاستی کارەساتێکی گەورەیان خوڵقانوە بە دەرەجەی یەکەمیژەم کارەساتە ئەم کە لێنانەی ئامادەکاریەکانی پرۆسی هەڵبژارنێکێتی و پارتی لە هەرێمی کوردستان قۆستیانەوە بۆچی بۆ ئەوەی ئەم دۆخەی پێ